سڵاو بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ناوچەکە و جیهان سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ بەرز ڕاگررتنی یادی چوار بەندکراوی سیاسی ئەدامکراو لە کوردستان نامەی وریشە مرادی و ئەحمەد ڕەزا حایری لە زیندانەکانی ئەڤین و قزل حەسار دەست بەسەرکردنی دوو هەوڵاتی لە شاری مەهاباد هەڕەشەی ئیدارەی ئیتلاعات لە ئارەزوو سەبووری هاوژینی ئەمجەد گریاخیت گیان لە دەستدان و برینداربوونی 25 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان سەپاندنی سزای زیندان بەسەر هاوسەرۆکی شارەداری سێت گیان لە دەستدان و برینداربوونی 24 کرێکار لە چەند شاری ئێران کارزاری سێشەمانەی نابۆ ئەدام لە ئاڵمان بەرزڕاگررتنی یادی چوار بەندکراوی سیاسی ئەدامکراو لە کوردستان ڕۆژی سێشەمە نوێی ڕێبەندان بنەماڵەی چوار بەندکراوی سیاسی ئەدامکراو بە ناوەکانی موحسین مەزلوم، پژمان فاتحی، محەممەد فەرامەرزی و وەفا ئازەربار هاوکات لەگەڵ یەکەمین ساڵ ڕۆژی لە سێدارەدانی ڕۆڵەکانیان لە چەند مەراسمی جیاجیادا ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. دایکانی دادخوازوێ ڕای دژایەتیکردن لەگەڵ سزای سێدارە و ڕێزگرتن لە یادی هەموو گیان بەخت کردوانی ڕێگای ئازادی و بەرابەری لە چەند پەیامی جیاجیادا خوازیاری ڕوونکردنەوەی شوێنی ئەسپەردەکردنی ڕۆڵەکانیان بوون. نامەی وریشە مرادی و ئەحمەد ڕەزا حائیری لە زیندانەکانی ئێڤین و قزل حەسار دوو بەندکراوی سیاسی کورد بە ناوەکانی وریشە مرادی و ئەحمەد ڕەزا حایری ڕۆژی سێشەمە نوێی ڕێبەندان هاوکات لەگەڵ 53هەمین هەفتەی کارزاری نابۆی ئەدام دوو نامەیان ڕوو لە بەرپرسانی ڕژیم جەماوەری خەڵکی ئێران و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بڵاو کردەوە. وریشە مرادی لە نامەکەیدا نووسیویە ئێمە وەکو بەشێک لە ژنانی تێکۆشەری بەندکراو حوکمی ئەعداممان وەرگرتووە. ئەو حوکمە تەنیا بۆ ئێمە نییە و هەوڵێکە بۆ سەرکوتی کۆمەڵگا. ئێمە بە خۆڕاگری پاڵپشتی جەماوەر و پشتیوانی نێودەوڵەتی لە بەرامبەریدا ڕاوەستاوین. مانگرتن بەربڵاوی کوردستان نیشانیدا کەم کۆمەڵگایە بە چۆکدا نایێت. هەروەها ئەحمەد ڕەزا حایری لە نامەکەیدا ڕایگەیاند لە ڕێگەی خەبات بۆ حەقی ژیان شکست مانای نییە. هەر سێشەمە بە کۆدەنگی هاوار دەکەین نابۆ پەتی سێدارە و ئەو ڕێگایە درێژەی هەیە. ئێمە لە بەرامبەر زاڵمدا تەسلیم نابین. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری مەهاباد لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارومەندی خەڵکی گوندی حاجی عەلیکەندی سەر بە شاری مەهاباد بە ناوەکانی جەلال پەرهیزگار و سەروەر حەمەنازار لەلایەن هێزەکانی حکومەتەوە دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێز ئەمنیەکانی ڕژیم لە شاری مەهاباد بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەرماڵی ئەو دوو هاوڵاتیە و هەردووکیان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. تا کاتیدا ڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانیان لەبەردەستدا نییە. ڕەشەی ئیدارەی ئیتلاعات لە ئارەزوو سەبووری هاوژینی ئەمجەد گەرماخیزی بەپێی هەواڵی گەیشت و ئارەزوو سەبووری هاوژینی ئەمجەد گەرماخیزی چالاکی کرێکاری دەست بەسەرکراو لە شاری سنە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە هەڕەشەی لێکراوە. ئەمجاد گەرماخیزی لە چالاکانی کرێکاری شاری سنە و ئەندامی کەمپینی نابۆی ئەعدامە کە 7 ڕۆژ لەمەوبەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە. ئەو چالەکە کرێکاریە نەخۆشی دیسکەمەری هەیە و نابێت لە زینداندا بمێنێتەوە. لەو ماوەیەدا ئارەزوو سەبووری هاوژینی ئەو چالەکە کرێکاریە هاوڕێ لەگەڵ دوو منداڵەکەی چەند جار سەردانی ئیدارەی ئیتلاعاتی کردووە، بەڵام لەلایەن مامورانی ڕژیمەوە هەڕەشەی لێکراوە کە ئەگەر بە دوواداچوونی زیاتر بۆ ئەمجەد بکات دەست بەسەر و زیندانی دەکرێت. ناڕوونی چارەنووسی ئەفشین حسێن پەناهی پاش 20 ڕۆژ سەرەڕای تێپەڕبوونی 20 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی ئەفشین حسێن پەناهی چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکی دەولان زانیاریەک لەسەر چارەنووسی ئەو بەندکراوە سیاسیە لە بەردەستدانیە و بە دوواداچوونی بنەماڵەکەی بێ ئاکام ماوەتەوە. ئەفشین حسێن پەناهی برای ڕامین حسێن پەناهی بەندکراوی سیاسی ئەدامکراوە کە ڕۆژی چوارشەمە 19 بەفرامباری 1403
لە هێرشی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان، هێزەکانی ڕژێم پاش ڕفاندنی ئەفشین بە هێرشیان کردووەتە سەر ماڵەکەی و هەموو شتێکیان تێکداوە. گیان لە دەستدان و برینداربوونی 25 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. ڕۆژی سێشەمە نوێی ڕێبەندان فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا بازاڕێکیان لە شارۆچکەی سیرین لە ڕۆژئاوای کوردستان کردە ئامانج و بەو هۆیەوە 25 کەسی مەدەنی کوژرا و بریندار بوون. بەپێی زانیاریەکان پەهبادەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا شوێنێکی قەرەباڵغیان لە ناوەندی بازاڕی شارۆچکەی سیرین بردومان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 12 کەس گیانیان لە دەستداوە و 13 شارومەند بریندار بوون. بە وتەی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک لە 36 سەعاتی ڕابردوودا 23 هاوڵاتی کورد کە بەشێکیان ژن و منداڵ بوون لە هێرشەکانی تورکیا گیانیان بەخت کردووە. مەزلوم عەبدی ڕۆژی ڕابردوو ڕایگەیان دەوڵەتی تورکیا لە پێش چاوی هەموو جیهان جەنایەتی جەنگی ئەنجام دەدات و کۆمەڵگای نێو دەوڵەتی لێی بێدەنگ بووە. سەپاندنی سزای زیندان بەسەر سەرۆکی شارەداری سرد. سۆفیا ئالاگاش هاوسەرۆکی شارەوانی سرد لە باکووری کوردستان لەلایەن دەستگای قەزایی تورکیاوە بە 6 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کرا. بە وتەی چالاکانی مەدەنی باکووری کوردستان، سۆفیا ئالاگاش لەلایەن دادگای ژمارە 5 سزا قورسەکانی دیاربەکر بە تۆمەتی ئەندامەتی لە ڕێکخراوی تیرۆریستی بە 6 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کراوە. گیان لە دەستدان و برینداربوونی 24 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە نوێی ڕێبەندان 24 کرێکار لە چەند ڕووداوی جیاجیا لە شارەکانی تاران، ماشەهر، سەمنان و مێهرستان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕوودا و هاتوون و 2 کرێکار گیانی لە دەستداوە و 22 کەسی دیکە بریندار بوون. بە پێی راپۆرتەکان لە پاڵاوگەیەکی بەندەری ماشەهر 2 کرێکار بەهۆی گازگرتووی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە مێهرستان منداڵێکی کار بەهۆی کەوتنی دار بەسەریدا گیانی لە دەستداوە و کرێکارێکی ئەفغانستانی کە پیشەی پاسەوانی لە ئاپارتمان بووە بەهۆی گازگرتووی گیانی بەخت کردووە. لەلایەکی دیکەوە سرویسی کرێکارانی شارۆچکەی ئەیوانەکی سەمنان لەگەڵ ئۆتۆبۆسێکدا پێکیان داداوە و لە ئەنجامیەوە ڕووداوەدا 20 کرێکار بریندار بوون و کە دۆخی تەندروستی 2 کەسیان ناجێگیرە. تیرۆری شارومەندێکی بەلوج لە شاری دێلگان. بەیانی سێشەمە نوێی ڕێبەندان شارومەندێکی بەلوج بە ناوی ئەبول بامری تەمەن 30 ساڵ لەلایەن لیباس شەخسیەکانی ڕژیمەوە لە ناوەندی شارستانی دێلگان تیرۆر کرا. بە پێی راپۆرتی حاڵوەش کاتژمێر 5 بەیانی سێشەمە هێزە ئیتلاعاتیەکانی ڕژیم لە شارستانی دێلگان ئۆتۆمبیلێکی و شارومەندە بەلوچەیان داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەکامدا ئەبۆل بامری دەست بەجێ گیانی لەدەستداوە. پەروەندەسازی ناوەندە ئەمنیەکان بۆ فاتمە و محەممەد حسێن سپێهری. ڕۆژی سێشەمە نوێی ڕێبەندان فاتمە و محەممەد حسێن سپێهری 2 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکیل ئابادی مەشهەد لە پەروەندەیەکی تازەدا دادگایی کران. عەلی سپێهری برای ئەو 2 بەندکراوە سیاسیە لە ئەکاونتی تویتەری خۆیدا ڕایگەیاند. محەممەد حسێن و فاتمە سپێهری لەلایەن لقی 905 دادسەرای گشتی و ئینقلابی مەشهەدەوە بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری و تەبلیغ دژی نزام دادگایی کراون. کارزاری سێشەمانەی نابۆی ئەدام لە ئاڵمان. ڕۆژی سێشەمە نوێی ڕێبەندان ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی فرانکفۆرت و مۆنستەری ئەڵمان هاوکار لەگەڵ مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری نابۆی ئەدام ڕژانە سەر شەقام و دژ بە کۆماری ئیسلامی چالاکیان ئەنجامدا. ئێرانیانی ئازادی خواز سێشەمەی هەموو هەفتەیەک هاوکار لەگەڵ مانگرتنی بەندکراوانی سیاسی لە 34 زیندانی ئێران لە بەردەم نوێنەرایەتیەکانی کۆماری ئیسلامی لە وڵاتی ئەڵمان کۆ دەبنەوە. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژێم و وتنەوەی دروشم داوای هەڵوەشانەوەی سزای ئەعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی دەکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئاگردانی باڵێزخانەکانی فەڕەنسا و ئەمریکا لە کۆنگۆ. ڕۆژی سێشەمە نوێی ڕێبەندان خەڵکی ناڕازی وڵاتی کۆنگۆ باڵێزخانەکانی فەڕەنسا و ئەمریکایان لە شاری کینشاسا ئاگردا.
چەند ساڵە وڵاتی کۆنگۆ گیرۆدەی شەڕی نێوخۆیی بووە و وڵاتانی فەڕەنسا، ئەمریکا و ڕەواندا ڕاستەوخۆ پشتیوانی لە میلیشیاکانی M23 دەکەن. ئەو گروپە کۆنتترۆڵی بەشێکی زۆر لە ڕۆژهەڵاتی کۆنگۆی بەدەستەوە گرتووە و لەو ماوەیەدا سەدان جەنایەتی جەنگی ئەنجام داوە. وڵاتی کۆنگۆ وڵاتێکی دەوڵەمەندە، بەڵام لەلایەن وڵاتە ئیمپرالیستیەکانەوە تاڵان دەکرێت و خەڵکەکەی لە هەژاری دادەژین. ڕۆژی ڕابردوو خەڵکی تووڕەی کۆنگۆ دژ بە داگیرکەران ڕژانە سەر شەقام و باڵوێزخانەکانی ئەمریکا و فەڕەنسایان سووتاند و خوازیاری چوونە دەرەوەیان لە وڵاتە بوون. گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا کاتوساتێکی خۆش بۆ هەموو لای.